لە سەرەتاوە دەستخۆشیتان لێکەم بۆ ئەم دەرفەتە جوانەی کە هێشتان دایکان و باوکان سەردانی ئەم شوێنە بکەن و بە شێوەیەکی گشتی هەموو کەسێک بێ سەیری ئەم نوع پرۆژانە بکە و نمونەتان زۆر بێ لەوەیە یەکەم شت. دووەم شت من وەکو خۆم کچی خۆم لێرە بەشداری کردووە. ئەم پرۆژانە بە شێوەیەکی گشتی لە ڕووی ژینگەوە هەنێ پرۆژە کراوە زۆر پەرفێکتە، یعنی بۆ نمونە قاوە بەکارهاتووە، شیر بەکارهاتووە بۆی لە برێەوەی پێینێکی ئیسناعی دروستکەن، کیمیایی دروستکەن لە شێوەیەکی طەبیعی دروستیان کردووە، ئەمە شتێکی باشە. هەروەها کۆمەڵێشتی زانستی تر کە ئەبینی بە شێوەیەکی مۆدێرن، بە شێوەیەکی تازە دروست کراوە کە کاریگەریەکی کەمی هەیە، یعنی تا حەدێ بڵێ کاریگەرەکان زۆر خراپ نییە بۆ سەر ژینگە. ئەمە یەکەم شت. لە دوای ئەوەش وەکو عیلاجی طەبیعی هەنێ مەوادی طەبیعی نێچرەڵ دروست کراوە بۆ ئەوەی بۆ نمونە عیلاجی طەبیعی ئینسانی خۆی پێ بکا و بە شێوەیەکی گشتی پرۆژەکان هەمووی سەرکەوتووە.